بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم پرسە بەڕێز دکتۆر جەمال ئەحمەد حوسێن بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن لەگەڵمانە گفتوگوی زیاتری لەگەڵاڵەکەن سەبارەت بەم پرسە. دکتۆر سڵاتان لێبێت، تۆم کاتتان باش. لە دوێنێەوە ئەو پرۆسەی دەستی پێ کردووە، پرۆسەکە چۆن بەڕێوە چۆتە ئێستا؟ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینە لە بەڕێزەکان. پرۆسەکە بە شێوەیەکی وەکو باسکە لە راپۆرتەکەی بەڕێزیشانە ماوەیەکە دەستی پێکردووە، بەڵام لە هەفتەی ڕابردووە بە شێوەیەکی چڕتر دەستی پێکردەوە بە تایبەتی لە ناو شاری هەولێر کە ژمارەیەکی زۆر سیمکارت لەسەر شەقامەکان فرۆشراوە و ژمارەیەکی زۆری سیمکارتیش دەستی بەسەرا گیراوە لەسەر شەقامەکان و هەڵمەتەکە بەردەوام بێت تاکو و دیاردەکە بە شێوەیەکی بەرچاو کەمە بێتەوە. ئەگەر ملاحەزەش بکەن کە لە ناو شاری هەولێرە مقارنەتەن بە ڕابردوو بە ڕێژەیەکی بەرچاو کەم بۆتەوە ئەو دیاردەیە. بەڵێ بە پێی ڕێنمایی ژمارەشتی ساڵی 2021 کە ئەنجومەنی وەزیران بڕیارێکیدا سەبارەت بە ڕووبەڕبوونەوەی پرسە. لە ساڵی 2022 چەند بڕیار و ڕێنماییەک دەرکران سەبارەت بەمە. بۆ لەو کاتەوە ئەم پرۆسەیە بەردەوامە تا ئەسایانە و کاتەوە وەستا و جارێکی دیکە دەست پێکراوەتەوە ئەمە چۆن؟ خۆی بە شێوەیەکی فعلی لە ساڵی 2022 دەستکرا بە ئیشەکە لە مانگی 8 دەستکرا بە ئیشەکە کە لیژنەکان دەست بەکار بوون لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکانە لیژنەی تایبەت پێکێنرا بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ. لیژنەکان لە سێ لایەن پێک دێت، سێ لایەنی سەرەکی: وەزارەتی ناوخۆ، وەزارەتی گواستنەوە و گەیاندن لەگەڵ برایانی ئاسایش. ئیشی زۆر کراوە لە زۆربەی شوێنەکانە، سیمکارتی زۆر دەستی بەسەراگیرا ئەوانی کە بەدەر لە ڕێنمایەکان فرۆشراون. ئەم پرۆسەیە کاتی پێچوو لەبەر چەند هۆکارێک: یەکەم کۆگرتنەوەی ناوی بریکارەکان و ئیسیجابی کۆمپانیەکان کە هەندێکیان درەنگ وەڵامیان نایەوە کە ناوی بریکارەکانمان بۆ بنێرن. ئێستا بە شێوەیەکی گشتی ناوی بریکارەکان مەوجودە لەلای ئێمە. ئێمە ناوی بریکارەکان بە پێی شوێنی جوگرافی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ئەنێرێت بۆ هەر شوێنێک بۆ ئەوەی کە بڕوانامەیان هەبێت لەو شوێنی کە ئیشەکە ئەکەن. واتە ئەگەر دوکانێک بێوێت سیمکارت فرۆشێ پێویستە مۆڵەتێکی تایبەتی هەبێت بە سیمکارت فرۆشتن بۆی کە تۆ بتوانیت لە پاشە ڕۆژە مامەڵی لەگەڵا بکەی بە پێی ئەو ڕێنە ئەو یاسا و ڕێنمایانی کە دەرچوو ئەگەر کارێکی کرد کە بە دەربوو لە یاسا و ڕێنمایەکان. واتە بێجگە لەوانی کە مۆڵەت وەرەگرن ڕێگە نادرێت هیچ کەسێکی تر کاری فرۆشتنی سیمکارت بکات. بەڵام کۆمپانیەکانی پەیوەندی کە باس دەوەکە هەندێکیان وەکو پێویستی سیجابیان نەبووە بۆ فشارتان لێ نەکردن زووتر، ینی کۆمپانیا چۆن ماف بەخۆی ئەیات درەنگ وەڵامی وەزارەت بداتەوە سەبارەت بە پرسێکی وەها گرنگ کە ئێوە ئامانجتانەوەیە ئەم سیمکارتان بە بێمەڵەتانە نێهاڵن لە پێناو ئاشتی کۆمەڵایەتی. خۆی لە ڕاستیە کۆمپانیەکان خۆیان سەبەب نین بۆ ئەو سیمکارتانی کە لە بازاڕە هەیە. کۆکردنەوەی ناوی بریکارەکانیش ئەوانیش کاتێکیان پێویست بووە لەبەرەوەی کە ئەوان ئەیانەوێ خۆیان تحقیقی بکەن بزان کام بریکارە زیاتر پابند دەبێ بە چکەمە داوامان لێکردون کە لیستی ناوی بریکارەکانیانمە بۆ بنێرن. ئەویش هەر کاتێکی پێویست بووە کاتاوکە ئەوی کە بزانن چ بریکارێکیان ئەتوانن متمانی پێ بکەن بۆی کە سیمکارتی خۆیانی پێفرۆشن. بەڵام ئەوەی کە بووەتە هۆی ئەوەی کە ئەو سیمکارتانە لە بازار ڕافرۆشتێت بە دەر لە یاسا و ڕێنمایەکان هەندێک لە بریکارەکانن نەکو هەمویان ئەتوانن سیمکارتێکەکەن بە ناوی چەند کەسێکەوە بێەوەی کە خۆی ئاگای لێبێت و بە شێوەیەک ئەیفرۆشن بۆ مەسلحەتی شخصی خۆیان. بەڵێ ئەم پرسی سیمکارتی بێناو و ناسنامە یاخۆتە پێوترێ لەنێو باسا بەگشتی پێڵەن بێدایک و باوک سیمکارت ئینتەرنێتی شەگرێت و یاخۆ تەنهایی تەلەفۆنێکرێتەوە؟ بەڵێ هەموو جۆرە سیمکارتەکانە گرێتەوە، سیمکارتی ئینتەرنێتیش و سیمکارتی مۆبایلیش. بەڵام شتێک کە پێویستە ئاماژەی پێ بکرێت ئەم سیمکارتانە لە ڕاستیە بە ناوی کەسێکەوەیە، بەڵام لەوانی ئەو کەسە خۆی نەزانێت کە ئەو سیمکارتی بەناوەیە. بۆ نمونە کەسێک ئەچێت سیمکارتێکە کڕێت لەوانەیە یەکێک لەو بریکارانە هەر بە ناوی ئەو کەسەوی کە پێشتر سیمکارتێکی کڕیوە چەند سیمکارتێکی تر بەو ناسنامەی ئەو ئەکتیڤ بکات دوایی لە بازاڕ بفرۆشێتەوە کە ئەمە یەکێکە لە گرفتە هەرەسەرەکیەکان کە ئێمە تووشی بووین و بەرەنگاریە بینەوە کە ئەوە کارێکی تەواو نایاسایی ئەگەر هەر کەسێک بەو کارە ئاستێت. بەڵێ ئەی زەمانەت چییە کە جارێتە بریکارەکان هەماشە دووبارە نەکەنەوە؟ بەڵێ ئەو ڕێکارانی کە دانراوە ئەگەر هەر بریکارێک ببێتە هۆی ئەوەی کە سیمکارت بەو شێوەیە بفرۆشێت یا بەدەر لەو ڕێنمانی کە باس کراوە غەرامە دانراوە
پاشان ئەو یەکەم شت کە مۆڵەتەکەی هەڵەوەشێتەوە بۆی نییە هیچ جۆرە سیمکاتێک بفرۆشێت لە پاشان بۆ هەر سیمکارتێکی 3 ملیۆن دینار غەرامەکرێت بەڵێ کەوا بێت و ڕێکاری تیش کە یاسا دایناوە ڕێکاری تیشێکی دێتە بەربەرامبەری بەڵێ ئەگەر کەسێک بیکڕێت ئەو کەسە ڕوبەڕی سزایەکە بێتەوە بۆ نمونە کڕیارێکە چێت بە دوایشی لەو سیمکارتانە ئەگەڕێت و چ لە بریکارێ بێت چ کەسێک بێت کە لە ماوەکانی ڕابردووە مابینی لەسەر جوێنی لەسەر جادەکان هەڵڕژابەوە ئەو کەسەی کەی فرۆشێ ئەوە سزای هەیە ئەی کڕیار خۆی کڕیارەکە ئەگەر مەبەستی شتێکی باش بێت پێویست ناکا بچێت سیمکارت کڕێت کە سەرەتایی نەبێت ینی نەزانی بە ناوی کێوەیە ینی خۆی پێویستە شتەکە لە بنەڕەتە بنبڕ بکرێت واتە ئێمە سەرچاوەکانی ئەوانەی کە ئەو سیمکارتانە ئەخەنە بازارەوە کۆنتترۆل بکەین ئەگینا تۆ بتەوێت کەس کۆنتترۆلی هەموو کەسێکی زۆر زەحمەتەوە بکەیت و لەوانێت دائیمەن چەندەها کەسی شە بێهر بە شوێن ئەوانەوە بن کە بیانوێت ئەو نەوع سیمکارتانە بکڕن بەڵام گرنگ ئەوەیە تۆ سەرچاوە ڕئیسیەکەی کە بریکارەکان و بە تایبەتی بریکارەکان ئەوە نەیاڵیت بەڵێ ئەم هەڵمەتە ئێستا دەستی پێ کردووە ماوەیەکی دیاریکراوی هەیە کە تا چەندێک بەردەوامە بێت کە دواتر پێداچوونەوە بکەنەوە کە بزانن بڕیارەکان جێبەجێ بوون یاخود نەبوون وەکوتم ماوەیە کە بێت کە دەستی پێ کردووە بەڵام کە چڕکراوەتەوە بۆ ئەوەیە کە ینی حملەیەکی جددی بکرێت کە ڕێک بخرێت و بخرێتە سەر سکەی خۆی بە دڵنیاییەوە ئەم لیژنانە لیژنەی بەردەوامن و بە بەردەوامیش چاودێری بازاڕەکانەکەن و چاودێری بریکارەکانیشەکەن بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکان بە شێوەیەکی بەردەوام بەڵێ بەڕێز دکتۆر جەمال ئەحمەد حوسێن بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن لاو لێرە لەگەڵماندا بووی سوپاس بۆ کاتێ بێمەتاندا